إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وهو ولي الصالحين،
وناصر المستضعفين وقاصم الجبارين، وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله. نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاءالله. چەند دەرس و عیبرەت و ئامۆژگاریەک لە بەسەرهات و چیرۆکی یوسف پێغەمبەر عەلا نەبینا وعەلەیهی الصەلاة وەسسەلام ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. ئەحسەنە القەسەس، جوانترین چیرۆک و بەسەرهات لە قورئاندا خوای پەروەردگار باسی کردووە قیسە و بەسەرهاتی یوسف پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئێمە ئەمڕۆ وتوێژێک دەکەین لەگەڵ یوسف پێغەمبەر عليه الصلاة والسلام. پێی دەڵێین لە بەسەرهاتی ژیانتا شت زۆر فێر بووین، لە ژیانی ناڕەحەتی و خۆشی تۆدا پند و ئامۆژگاری زۆر فێر بووین. سپاست دەکەین کە بەهۆی بەسەرهات و قیسەی تۆوە ئەوە فێر بووین کە فەساد لە وڵاتە زۆر جار هۆکارەکەی ئەوەیە سوء الئیدارەیە، خراپ ئیدارە و شؤونی سیاسی بەکار دێت. زۆر جار بەهۆی فەسادەوە لە وڵاتە میلەت ئەفەوتێت. هۆکەشی ئەوەیە کەسانێکی ئەمین و حەفیظ و عەلیم وڵات نابن بەڕێوە. بەهۆی کەمی مەواد نییە، بەهۆی کەمی پارە نییە فەساد لە وڵاتە هەیە، بەهۆی نەبوونی دەستێکی ئەمینەوەیە فەساد لە وڵاتە هەیە. زۆر سپاست دەکەین فێر بووین لە حکمی تۆ کاتێک کە ئەهلی میسرت ڕزگار کرد، نەچووی لە خارج پارەیان بۆ بێنیت، نەچووی مەواد دیت خارجی بێنیتە داخلەوە، نەچووی بازرگانی دەرەوە بکەی، نا، ئەو مەوادەی کە لە ناو میسرا هەبوو ڕێکت خست، خۆت ئەمین بووی بەسەریەوە، ئەهلی میسرت ڕزگار کرد. ئێمە سپاست دەکەین کە لەوە ئەوە فێر بووین کە ئەبێ یۆسفەکان جڵەوی میلەت بگرنە دەست بە عەقڵێکی ئیداری، بە تەدبیرێکی ورد، بە پاکیەک ئەهلی میسرت ڕزگار کرد لە بێموچەیی، لە گرانی، لە قات و قڕی، لە بێژیانی. ئێمە سپاست دەکەین ئەی حەزرەتی یوسف عليه الصلاة والسلام. فێر بووین لە بەسەرهاتی تۆ لەوەتی دنیا دنیایە، شەڕی نێوان حەق و باتڵ هەر بەردەوامە. لا تهدأ إلى قيام الساعة، حتى قيامت أو شرا لبين حق وباطل هر هيا أواثر بازكان أقورين حق هر حق وباطل هر باطل وشريانا أو ناقور أم شر أواثر بازكان كوتايان بيئتو
هەندێکی تر لەدایک ئەبن شوێن حەقەکەون هەندێکی تر لەدایک ئەبن شوێن ناحەقەکەون ئەگینا حرب هەر مستەمر و بەردەوامە لە نێوان باطڵ و لە نێوان حەقدا سراع و ململانەی تۆ لەگەڵ زڵەیخادا سراع و شەڕی عیفە و داوێن پاکیە لەگەڵ شەهوەت و ئارەزوو بازیدا کە چۆن سەرکەوتی بەسەر نەفس و هەوادا تووشی داوی شەڕ و فیتنەی خراپەکاری و بەدڕەوشتی نەبوویت شەڕ و سیراعی تۆ لەگەڵ براکانتە سیراعی خۆشەویستی بوو لەگەڵ ڕق سیراعی بەخیلی بوو لەگەڵ پاکی لە بەسەرهاتی قیسەی تۆدا ئەی یوسف ئەوە فێر بووین هەندێک خەڵک هەیە ڕقی لێمانە ناحەزە بەرامبەرمان هەندێک کەس هەیە باسمانەکا بە خراپە هەندێک کەس هەیە تۆهمەتمان بۆ تاشێ نەک لەبەر عەیب و عارمان بەڵکو لەبەر ئیشکردنمان لەبەر ئەوەی ڕقیان لێمانە کە پاکین کە ئیشەکەین چالاکیمان هەیە ئەجوڵێنەوە براکانی تۆ تەنها لەبەر ئەوەی ڕقیان لێت بوو تۆ جوان بوویت بەس بۆیە ڕقیان لێت بوو تۆ جوان بوویت ئەی یوسف کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئوتیە شەطر الجەمال نیوەی جوانی هەموو دنیا درابوو بە یوسف عليه الصلاة والسلام تۆ پاک بوویت وەکو ئەوان نەبوویت خەڵکی نایانەوێت خێریان بیرکەوێتەوە خەڵکی نایانەوێت فێریان بکەی و ئاوێنەبی بۆیان کامە خراپە و کامە چاکە بەڵکو ئەگەر تۆ سیفەتێکی باشت هەبوو ئەوان نەیان بوو ڕقیان لێتە و خۆیان ناتوانن وەکو تۆ بکەن هەوڵی فۆتاندنت ئەدەن ئەی یوسف سپاست دەکەین کە فێر بووین لە بەسەرهات و قیسەی تۆوە ئەوە فێر بووین جاری وا هەیە دژمنایەتی لە ڕێگەیەکەوە ئێ بۆمان کە ئێمە هەر حەسێب ناکەین لەوێوە دژمنایەتیمان بکرێت تۆ ڕزگارت بوو لە چنگی گورگ بەڵام ڕزگارت نەبوو لە چنگی براکانت گورگی دووپێ تڕەندە ئاسا و فێر بووین لە قیسە و بەسەرهاتی تۆ تاوانباران و مجریمەکان بە شێوەیە معاملەمان لەگەڵ ئەکەن وەکو ناسیحی ئەمین ئێمە فێر بووین کاتێ باوە گەورەمان ئادەم چووە بەهەشتەوە شەیطان هاتە لای و پێی وت هەل ئەدولك على شەجەرەة الخلد وملك لا يبلى من ئامۆژگاری تۆ دەکەم وقاسمهما إني لكما لمن الناصحين سوێنی خوارد بۆ حەوا و بۆ ئادەم کە من ئامۆژگاریکەری ئێوەم شەیطان لە هەمان کاتا براکانت سوێنیان خوارد بۆ باوکت وإنا له لناصحون والله ئەی باوکە ئێمە ئامۆژگاریکەری ئەوین دڵسۆزی ئەوین ئەمانەیە بچین جێیە بگۆڕین جاری وا هەیە تاوان لە ڕێگەی نوسحەوە ئێت بۆمان وإنا له لحافظون باوکە سوێند بەخوا ئێمە ئەیپارێزین لە قیسەی یوسفا فێر بووین هەندێک شەڕ بچووکترە لە هەندێک شەڕ هەندێک کەس دژمنایەتیمانەکات شەڕەکەی کەمترە لە هەندێکی وتیان یوسف بکوژن بەڵام برایەکیان هەبوو تۆزێک ڕەحمی جوڵا وتی لا تەقتولوا یوسف مەیکوژن فڕی بنە ناو بیرێکەوە با خۆی بە هێواشی بمرێت وألقوه في غيابة الجب هەندێک کەس شەڕمان پێفرۆشێت هەندێکی کە شەڕمان پێفرۆشێت شەڕەکان مستەوایان جیایە
لە قیسەی یوسفا ئەوە فێرە بین هەندێک کەس شەڕەکەی کەمترە لە هەندێکی هەندێک پەلاماری مردنمانەدا هەندێک ئەڵێ نا هەر ئەوەنە ڕزگارمان بێ لێی بانەی کوژین لە قیسەی یوسفا فێر بووین ئەگەر بەرنامەمان نەبێت ئەگەر تەخطیط و پلانمان نەبێت ناتوانین بژین ناتوانین خەڵک ڕزگار بکەین خەڵکی ئەمڕۆ سایلۆ ئەڕوخێنێت یۆسف سایلۆ دروست دەکات خەڵکی ئەمڕۆ گەنمەکەی لەبەر بارانە بە هەزارەها تەن ئەخوسێتەوە و ئەگەنێت بەهۆی بێسایلۆیی یوسف سایلۆ دروست دەکات بەرنامەی هەیە بۆ ژیان کاتێ یوسف سەیری دەنکە گەنمەکە بووە بە دوو بەشەوە دەنکێ گەنم دوو بەشە خەتە لە ناوە ڕاستیایەتی ئەوەمان فێرەکە ئەو لەتە گەنمە نیوەی هی تۆ نییە نیوەی هی فەقیرە درزێکی تێ بووە ها نیوەی بخۆ یوسف فێرمانەکە چۆن بەرنامە دانێن بۆ ژیان چۆن تەخطیط دانین چۆن مدەبر بین چۆن دڵسۆزی داهاتی وڵات بین سپاسی یوسف دەکەین کە فێر بووین لە قیسەی یوسف پلە و پایە و کورسی و مەنسەب تەشریف نییە تەکلیفە کاتێ یوسف داوای خەزێنەی میسری کرد بۆ ئەوە نەبوو هەمووی قوت بات هەمووی بخاتە بانقەکانی ئەوروپا و ئەمریکاوە هەمووی بەرێ بۆ خۆی بۆ مناڵەکەی و تەنها کوڕەکەی ساڵی 500,000 دۆلاری بوێ بۆ خوێندنەکەی یوسف بۆ ئەوەی نەبوو یوسف بۆ چی بوو لكن لتوزعها وتي اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم بمكبا وزيري خزاني مصر من دوشتم تيايا زور مهمم باريزرم زاناشم بلانم بيا تخطيطم بيا أزانم چون دابشي كم بوان يخم هم يقود بم لتوزعها فێر بووین لە بەسەرهاتی یوسف بۆنی خۆشەویستی لە هەر کێوە بێت ئەگات بەو کەسەی خۆشت بوێت هەر ئەوەندەی براکانی یوسف کراسەکەیان وەرگرت و لە شاری میسر و وڵاتی میسر تێپەڕین یعقوب لە کەنعان وتی ئینی لەئەجید ڕیح یوسف من بۆنی یوسفەکەم سعدی شیرازی ئەفەرمێ پیاوێکی دانا وتی بە یعقوب ئەی یعقوب خۆ یوسف لە بیرەکەی کەنعانە لە پاڵتا بوو بۆچی بۆنی کراسەکەی و بۆنی یوسفت نەبیست بەڵام لە میسرەوە لەو دوورەوە هەر ئەوەنە کراسەکەیان وەرگرت بۆنی یوسفت بیست یعقوب فەرمووی گاهی بەرتارمێ ئەعلانشینم گاهی بەرپایێ خودڕا نەبینم ئیمان یەزید وەینقوس ئیمان زیاد و کەمەکە جاری وا هەیە من ئەگەمە پلەیەکی زۆر گەورە لە ئیمانە جاری واش هەیە بەرپێی خۆم نابینم بەهۆی گوناحەوە الئیمان یەزید بالطاعة وەینقوس بالمەعصیە بۆنی خۆشەویستی لە قورئانە خوا باسی کردووە مسڵمانەکان لە بەسەرهاتی یوسفە ئەوە فێر بووین کە نابێت باوکان خۆشەویستی دەربڕن بۆ تەنها مناڵێکیان با لە ناخەوە خۆشت بوێ بەڵام کاتێ خۆشەویستەکە دەربڕی و براکانی کە پێیان زانی بە خالەتی پێبن ئەوە لەوە فێرە بین کە ئەبێ وەکو یعقوب نەکەین لەوەیە خۆشەویستی دەرنەبرین بۆ تاکە کەسێک و ڕەنگ باتەوە لە تەعاملمان لەگەڵ مناڵێکمانە و ئەوانی کە ماچ نەکەین ئەوانی کە هەدیەیان بۆ نەکڕین مناڵەکانی کە ڕقیان کەوێ لەوە کە باوکمان خۆشی ئەوێت لە بەسەرهاتی یوسف ئەوە فێر بووین کە ئەبێ ئینسان هەمیشە ئاه و نزا و ناڵەی خۆی بەرێ بۆ لای ئەڵڵاه ئەبێ تەنها پشت و پەنای خوا بێ
إنما أشكو بثي وحزني إلى الله همنا خوشي ونارحتي وخفتكم أيبم ولايكي ولاي الله درقاي خوا دانا آخرين دائما كراوية بو چونك إنسان كان دوبشن هندك كان إيمان خوش أبيت هندك كان رقيان ليمانة أويك إيما يخوش أبيت أجر حزن ونارحتي خوماني بولا برين خفد أخواه دا صلاتي نية أوشك رقي ليمانة أجر باسي جياني طالي خومانيان لا بكين يشمت بنا كيف خوش أبيت يمان كيف خوش عليه أخي دجمنا كما هو مشكلة هي بويا تنها راز ونيازي خومانوك يعقوب برين بولايكي بولاي الله بولاي إخواي پروردگار ولا أخوائك هاتشي شكارة بدستي أوا سباسي يوسف دكين لبسرهاتي قصي يوسفها فير بوين أبي إنسان جاري واهي خوي جاهل بكات خوي جيل بكات أويل ناخياتي نيلت كاتك يوسف بنيامين لا خوي جيهشت با تخطيط بلانك اخوافي اللي كردبو صاعكي خستناو باركي بنيامين و قن مكاني بنيامين و دواي وتيان دزي كردوا براكاني يوسف لبردم يوسفا بنيان اناسي وتيان اي عزيزي مصر ان يسرق فقد سرق اخ له من قبل بخوا اما برايكي باوكو لايكي شهبو هر اواد دزبو بتاكي دزي وشكاندي فأسرها يوسف عن نفسه فلم يبدها لهم لنا خواباسي نكردو شارديا وإصراري كردو سري كردو داي بوشي هرچن لنا خوابينا خوش بو بلام جاري واهي خود جيلك اگه قصد بيه وتري اهانة دكري اگه اشتكت بران بركريت خود كر كأنما لقل من يعنية سباسي يوسف دكين لبسرهاتكيها فير بوين كإنسان أبي لكاتي دا صلاة قدرتها عفوي هبيت لبردئي هبيت تسامحي هبيت اذهبوا فأنتم الطلقاء هم يعني آزاد كردو براكاني كاتي لقل باوكي يكتريان بيني دواي 40 سال ديار نمان يكتريان بيني وتي يوسف چید لێ هاو چید لێ کرا بۆ کوێ ڕۆشتی بۆچی گوم بووی بۆ بەڕاستی هەمووی پند و عیبرەت بەڕاستی بەسەرهاتی یوسف هەمووی دەرسە هەمووی بەسەرهاتی گرنگە یوسف کەریم ابن كريم ابن كريم ابن كريم بريزي كري بريزي كري بريزي كري بريز يوسفي كري يعقوبي كري إسحاقي كري إبراهيم صلاة وسلام إخوايا لسربي هم بسرهات كيف ندو عبرته بويا مسلمان كان بسرهات يوسف أو ما انفيركات أبي إنسان لخوشي وناخوشي دا أخواي لياد قلت لسجني شاء خلقي فيري خوا فرستي دكت لسجني شاء خلقي فيري أواكر كواف لبتو لآمون بينن لسجني شاء خريكي أوابو چون بي برنامج خوا بلاو كاتوا أويك جرينجا لكوتايا أما جايبو بكم أويش أويا كاتك يوسف منالبو بدز براكانيا وابو أيان خست بيركوا خريك بو دستي ليه بردن وبيخنا بيركوا يوسف زردخانيكي كردو توزي بيكني يكي لبراكاني وتي أو بوشي بيدكني إيرا كي شويني بيكنينا كي شويني زردخانيا كي شويني خوش دربرينا إيسا كيوتا ناو بيريكي قولوا أمريد أخن كيت وتي والله لبر أو بيكنم روجك
بیرم لەوە دەکردەوە کە من چۆن کەسێ ئەتوانێت دژمنایەتیم بکە ئەم هەموو برایەم هەبێت 11 برام هەبێ پشت و پەنام بن بیرم لەوە کردەوە چۆن کەسێ ئەتوانێت شەڕم لەگەڵ بکە چۆن کەسێ ئەتوانێت بمکوژێ بەڵام هەر ئەو برایانم بوون ئێستا لە ناوەمە بن و ئەم کوژن بەوە پێەکەنم کە ئینسانە بێ هەمیشە پشت و پەنای مەخلوق بێ نەک خالق پشت و پەنای تەنها بە ئەڵڵا بێت نەک مەخلوق ئەم گەلەی ئێمەش عینەن یوسفی لێها و کاتێ ڕاپەڕینی کرد و زوڵمی بەعسی لێ دوورکرایەوە لەم بەشەکەمەی کوردستانە ئەوە بە خەیاڵیا هاتووە لە خوا بە زیادێ سپاس بۆ خوای تر کەس نامان چەوسێنێتەوە کەس برسیمان ناکە کەس ئیهانەمان ناکە کەس تیرۆرمان ناکە عینەن یوسف نەمانزانی ئەوانەی بەڕێوەمانە بن ئەبن بە براکانی یوسف نەمانزانی خەڵکی وا هەیە ڕەحمەت بۆ دژمنان ئەنێرێت نەمانزانی کۆمەڵێ خەڵکی مانوو لە هەندەران هەر مەسئولێ ئەچێ بۆ هەندەران ئەیدەنە بەر دژوێن و قسە و حەیابردن و کەرامەت شکاندنی بۆ واعەکەن لە خۆتان بۆ واعەکەن لە خۆتان حەیای خۆتانە بن بۆ ئەم وڵاتتان وا لێ کرد بۆ ئەم گەلەتان ڕسوا کرد ئاینەن براکانی یوسف ئێمەش وەکو یوسفمان لێ هاو ڕۆژێک هەبوو ئەمان وت ئەمانە ئیتر تەواو کەسی خۆمانن خزمەتمان کردوون لە شاخ بوون لاتونتە ماڵەکانمان جگەرەمان بۆ کڕیون خزمەتمان کردوون پارەمان پێیاون چێشت و نەرمان بۆ دروست کردوون شتمان بۆ پێچانەتەوە بۆ شاخ ئەمانە برسیمان ناکەن خیانەتمان لێ ناکەن درۆمان لەگەڵ ناکەن عینەن یوسف لەگەڵ براکانە ئەوامان لێ هاو بەسەرهاتی یوسف زۆر زۆرە بەڵام تا ئێرە با بەس بێت ئەمە چەند پەند و ئامۆژگاریەک بوو لە قیسەی یوسف داوا لە خوای گەورە دەکەم وامان لێ بکات بتوانین زیاتر قیسە و بەسەراتەکانی قورئان پەند و عیبرەتیان لێ وەرگرین ئینشاءالله خوای لە گوناهمان خۆش بیت خوای عاقبەت خێرمان بکەیت خوای ڕەحممان پێ بکەیت خوای ئیمانمان سەلامەت بکەیت خوای ئیسلاحی حاڵمان بکەیت خوای دوعاکانمان گیرا بکەیت خوای شفای نەخۆشەکانمان بێت یا ربی خوای شفای نەخۆشەکانمان بێت یا ربی خوای شفای نەخۆشەکانمان بێت هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەلیلە خوایەکی ڕەحمی پێ بکەیت ئەو ئافرەتەی نەخۆشە خوای ڕەحمی پێ بکەیت ئەو ئافرەتەی مناڵی لە زیندانایە خوای ڕەحمی پێ بکەیت ئەو ئافرەتەی دزی لێکراوە و چونەتە سەر ماڵەکەی جمعەی ڕابردوو لە کاتی جمعە و جەماعەتە خوای گیان حەقی بسێنی یا رب العالمین خوایە سڕی ئەوانە هەڵماڵی کە لە کاتی جمعە و جەماعەتە دزی لە ماڵی خەڵکیەکەن و فرصة طلب يا رب العالمين خويا وي خائنة بنامبر بم اللي تبي حرمتي الكي اوي تزيد دراما لقلك اخويا بحرمتي الكي يا ربي خويا رحمن تبكي او كسي مشكله هي خويا يا مشكله بتاع تبكي خويا دعاء كان ما نجي ابكي خويا هرزاني خيت ولات ما خويا باسلام اكيد ما نشيل باسلام اكيد ما امرني خويا بشفاعتي پیغمبرنا الخير